سڵاو ئەزیزان، لەگەڵمان بن لەم ڤیدیۆیە بۆ باسکردنی کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی کۆیە بە زانکۆلاین، پارالێل، ئێواران بۆ هەر بەشێک کۆنمرەی چەندە و چەندی وەرگرتووە بە پارێزگا و هەروەها بۆ دەرەوەی پارێزگا چۆن بووە. لە درێژەی ڤیدیۆکەمان لەگەڵمان بن. من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و هەروەها ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین لە بەڕێوەبەراتی تۆماری گشتی زانکۆی پۆلیتەکنیک لە خزمەتتان نابین بۆ باسکردنی ئەو بەشانەی کە لە زانکۆی کۆیە هەیە و هەروەها باسکردنی کەمترین کۆنمرەی وەرگیراو لە هەر بەشێکە و هەر بەشێکش پێویستی بە ڕوونکردنەوە هەبوو لە خزمەتتان نابین بۆی ڕوونکردنەوەی زیاترتان بدەینێ تاوەکو ئێوەی خۆشەویست باشتر لە بەشەکان و لە زانکۆی کۆیە تێبگەن و ڕوون بێتەوە چ بەشێک بۆ ئاوات و ئارەزەکانی ئێوە باشە. بۆیە تا کۆتایی ڤیدیۆ لەگەڵمان بن بۆ ئەوەی زۆرترین سوود ببینن. تەمان لە سەرەتای ئێمە کە یەکەم کۆلێژ دەست پێکەین سکوڵی پزیشکی گشتی لە زانکۆی کۆیە بە زانکۆلاین بۆ پارێزگا 98.667 وەرگرتووە و گشتێکەی 99. پارالێلی پارێزگا 98.4 و گشتێکەی 98.4 دیارە هەمان کۆنمرەی وەرگرتووە. دووەم کۆلێژ لە زانکۆی کۆیە بریتیە لە کۆلێژی ئەندازیاری بەشی تەلارسازی زانکۆلاینی پارێزگا 95.88 گشتێکەی 96.733 پارالێلی پارێزگا 95.2 گشتێکەی 96.2 بەشی پرۆگرام سازی 95.453 بۆ زانکۆلاینی پارێزگا و 97.133 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 94.067 و گشتێکەی 96 ئەندازیاری بەشی شارستانی 93 زانکۆلاینی پارێزگایە و 94.8 گشتێکەیەتی و 90.467 پارالێلی پارێزگایە و 92.6 گشتێکەیەتی ئەندازیاری بەشی 90 زانکۆلاینی پارێزگا 90.38 و گشتێکەی 95.173 پارالێلی پارێزگا 86.584 و گشتێکەی 93.204 کۆلێژی ئەندازیاری بەشی کیمیاوی 88.36 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 94 83.44 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 90.32 ئەندازیاری جیۆتەکنیک لە زانکۆی کۆیە 78.4 زانکۆلاینی پارێزگایە و 81 بە گشتێکەیەتی 79.4 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 81.909 ئەندازیاری دروستکردن 77.4 بریتیە لە زانکۆلاینی پارێزگا و 78.6 گشتێکەیەتی 79.8 پارالێلی پارێزگایە و هەمان کۆنمرەش بۆ گشتێکەیەتی. بەڕێزان حەزەکەم لێرە ڕوونکردنەوەیەکی بچووکتان پێ بدەم سەبارەت بەوەی ئایا کۆیە وەکو پارێزگای هەولێر حسابەکرێت یان چۆن. زۆرجە ئەو پرسیارانەمان لێکرێ و لە ڤیدیۆکانی دیکەش ئەو ڕوونکردنەوەمان داوە بۆ نمونە بەڕێزێک لە سنووری پارێزگای هەولێر کە دائەنیشێت هەتا حاجی ئۆمەران وەکو پارێزگای هەولێر حسابەکرێت هەتا کۆیە هەتا پردێ هەتا مەخمور با بڵێن هەتاکو ئەگاتە نزیشی مووسڵ ئەو شوێنانەی کە لە سنووری پارێزگای هەولێران ئەوانە هەر هەمووی بە پارێزگا حسابەکرێن. ئەی باشە گشتی چێیە بەنسبەت شاری هەولێر و بەنسبەت زانکۆی کۆیە ئەگەر قسە بکەین بریتیە لە سلێمانی دهۆک هەڵەبجە واتە هەر دانیشتوویەک هەر بەڕێزێک لە سلێمانی دانیشێت لە دهۆک دانیشەیە لە هەڵەبجە دانیشێت وەکو گشتی بۆ زانکۆی کۆیە حسابەکرێت. تەنها ویستم جاریشتر ئەو ڕوونکردنەوەی بدەم چکە بەڕاستی زۆر ئەو پرسیارە ئەکرێت. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن هاوڕێیانتان دۆستانتان ئەزیزانتان ئاگادار بکەنەوە کە کەناڵێک هەیە و ناوی ئاسۆی زانکۆیە لە خزمەتی ئێوەیە بۆ ڕوونکردنەوەی بەشەکان کۆنمرەی وەرگیراو یا هەر پرسیارێکی تر چ لە یوتیوب بێت چ لە ئەنستەگرام بێت تاوەکو
هەرچی پرسیار و کێشەیەک هەیە بۆتان چارەسەر بکەین. ئێمە لە خزمەتتانین، ئێوەش لەگەڵمان بن. سێم کۆلێژ کە باسی یەکەین بریتیە لە کۆلێژی زانست و تەندروستی. یەکەم بەش مێدیکەڵ مایکرۆبایۆلۆجی 96.338 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 97.429 پارالێلی پارێزگا 94.667 گشتێکەی 96.4. دووەم بەش بریتیە لە بەشی بایۆلۆجی 89.1 زانکۆڵاینی پارێزگایە و 93.733 گشتێکەیەتی. 86.2 پارالێلی پارێزگایە و 90.74 بریتیە لە گشتی بۆ پارالێل. سێم بەش بریتیە لە کیمیا لە کۆلێژی زانست و تەندروستی کە کۆنەمرەی 86.2 بۆ زانکۆڵاینی پارێزگایە و 90.5 گشتێکەیەتی و 82 پارالێلی پارێزگایە و 86.2 بریتیە لە گشتی بۆ پارالێل. کلینیکەل سایکۆلۆجی 80.33 زانکۆڵاینی پارێزگایە و 87.6 بریتیە لە گشتی زانکۆڵاین. 77.667 پارالێلی پارێزگایە و 81.143 گشتێکەیەتی. بەشی فیزیک 7.003 و بۆ زانکۆڵاینی پارێزگا 78.8 گشتێکەیەتی. 65.2 پارالێلی پارێزگایە و 76.827 بریتیە لە گشتی پارالێل. کۆتا بەشمان لە بەشی زانست و تەندروستی بریتیە لە ماتماتیکی پیشەسازی کە 62.496 زانکۆڵاینی پارێزگایە و 73.7 گشتێکەی. 58.4 پارالێلی پارێزگایە و 64.5 گشتێکەیەتی. خۆشەویستانم لەم کۆلێژە دوو بەشەیە حەزەکەم ڕوونکردنەوەی لەسەر بدەم بۆ ئێوەی خۆشەویست ئەوانێش بریتین لە بەشەکانی مێدیکەڵ مایکرۆبایۆلۆجی و کلینیکەڵ سایکۆلۆجی. ئەلبەتە مێدیکەڵ مایکرۆبایۆلۆجی هەمان ئەو مایکرۆبایۆلۆجیەیە کە لە هەولێر ئەخوێندرێت، بەڵام لەوێ سەر بە کۆلێژی زانست و تەندروستیە. بە هەمان شێوە جارێکە باسی ئەواکەینەوە کە مایکرۆبایۆلۆجی یا مێدیکەڵ مایکرۆبایۆلۆجی بەشێکی شیکاری نەخۆشیە، بەشێکی بایۆلۆجیە، بەڵام بە شێوازێکی ورتر لەسەر مایکرۆبایۆلۆجی ئەخوێنێت، لەسەر زیندەوەرە وردەکان ئەخوێنێت، لەسەر بەکتریاکان ئیشەکات لە شێوەی با بڵێن لە ڕووی مێدیکەڵەوە، لە ڕووی پزیشکیەوە، واتە چ کێشەیەک بۆ ئینسان دروست دەکات. بەکالێرۆسە شەهادەکەیان پێیان ناوترێت دکتۆر و ئیش و کاریشان وەکوتمان لە مختەبەرە، بەڵام پێویستیان بە کەسێک ئەبێت لە بەشی کیمیا لەگەڵیان بێت بۆ ئەوی بتوانن مختەبەرێک بەتەنیا بۆ خۆیان دابنن. بەشی کلینیکەڵ سایکۆلۆجی بەشێکە لە ڕووی سایکۆلۆژیەوە، لە ڕووی دەرونیەوە کار لەسەر کەسەکانەکات، بەڵام بە شێوەی کلینیکەڵی، واتە ئەویش تا ڕادەیەک پزیشکیە، ناوەکەی زیاتر تەندروستیە، ئەویش دەرچۆکانی ئەوێ وەکو کەسێکی دەروون ناس کارەکەن، بەڵام ئەوانش ناونیشانیان دکتۆر نییە، بەڵکو بەکالیۆریۆس لە کلینیکەڵ سایکۆلۆجیە. وەکو ڕوونکردنەوەیەک حەزمان کرد ئەو دوو بەشەش بێ ئەوی خۆشەویست بناسێنین. بەشی ئێستامان کە باسیەکەین بریتیە لە زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان کە بەشەکانی بریتین لە قانون. پارالێل ببورن زانکۆڵاینی پارێزگا 81.4 وەریگرتووە و گشتێکەی 88. پارالێلی پارێزگا بریتیە لە 77.2 و گشتێکەی 83.6. بەشی زمانی ئینگلیزی 77.1 زانکۆڵاینی پارێزگایە و 83.4 گشتێکەیەتی. 71.1 پارالێلی پارێزگایە و 77 گشتێکەیەتی. لێرە بەشی ئێوارانیشمان هەیە لە ئینگلیزی کە 61.4 بۆ پارێزگا وەرگرتووە و 68.3 بۆ گشتی وەرگرتووە. لە زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان بەشی کارجێڕی 68 زانکۆڵاینی پارێزگایە و 82 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 62 و گشتێکەی 67.3.
ئێواران بۆ پارێزگا 57.234 و گشتێکەی 63.45. کۆتابەش لە زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان بەشی ژمێریاریە. 62.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 7.9. پارالێلی پارێزگا 58.335 و گشتێکەی 63.2. کۆتا کۆلێژ لە زانکۆی کۆیە کە بریتیە لە کۆلێژی پەروەردە بەشەکانی زمانی ئینگلیزی. زانکۆڵاینی پارێزگا 78.3 و گشتێکەی 85.9. پارالێلی پارێزگا 74 و گشتێکەی 78.2. ئێوارانی پارێزگا 64.8 و گشتێکەی 71.1. بەشی مێژوو 65.4 زانکۆڵاینی پارێزگایە و 77.1 گشتێکەیەتی. 59.7 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 68.8. ئێوارانی پارێزگا 55.082 و گشتێکەی 6.43. بەشی جوغرافیا 61.869 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 73.8. پارالێلی پارێزگا 6.7 و گشتێکەی 65.9. ئێوارانی پارێزگا 56.77 و گشتێکەی 61.078. کۆلێژی پەروەردە بەشی زمانی عەرەبی 67 زانکۆڵاینی پارێزگایە و 78.2 گشتێکەیەتی. 62.3 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 73.482. ئێوارانی پارێزگا 61.3 و گشتێکەی 62.6. کۆلێژی پەروەردە بەشی زمانی کوردی 63.8 زانکۆڵاینی پارێزگایە و 75.4 گشتێکەیەتی. 6.9 پارالێلی پارێزگایە و 69.9 گشتێکەیەتی. ئێوارانی پارێزگا 57.5 و گشتێکەی 61.6. کۆتابەش لە کۆلێژی پەروەردە و لە زانکۆی کۆیە بریتیە لە پەروەردە و دەروونزانی. 61.6 پارالێلی ببورن زانکۆڵاینی پارێزگایە و 7.8 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 59.525 و گشتێکەی 62.6. ئێوارانی پارێزگا 56.529 و گشتێکەی 6.6. ئەزیزان و خۆشەویستانی من، ئەمە بریتی بوو لە هەموو ئەو کۆنمرانەی بە پارالێل، ئێواران، زانکۆڵاین بە گشتی و بە پارێزگا وەرگیراون لە زانکۆی کۆیە بە هیوای ئەوەی سوود بە ئێوەی خۆشەویست بگەێنێت. ئێوەش بۆ دڵگەرمی ئێمە و بۆ بەردەوامبوونمان و زیاتر هەوڵدانمان بۆ ئێوەی خۆشەویست لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و لە ئەنستەگرامیش فۆلۆمان بکەن، پرسیارەکانتان بنێرن، ئەو شتانەی کە ڕوون نییە لەلاتان بە پرسیار بۆ ئێمە بینێرن، ئێمەش لە خزمەتی ئێوەیەین. ڕاستەوخۆ وەڵامتان نەدەینەوە بۆ ئەوەی هەموو لایەکمان سوودمەند بین. بە هیوای ئەوەی سوودتان بینی بێ و خواتان لەگەڵ.